لە کۆنفرانسێکدا کاندیدەکانی گۆڕان ڕاهێنانیان پێدەکرێت لەسەر چۆنەتی بەڕێوەبردننی کەمپینی بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. لەگەڵەوەی هەوڵێکەیە بۆ دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان ئامادەکاری دەکات بۆ ئەو هەڵبژاردنە و ناوی 100 کاندیدیشی پێشکەش بە کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی کوردستان کردووە و ئامادەکاری تەواویش کراوە بۆ پرۆسەکە. سوتنووی گۆڕان خۆمان ئامادەکەین بۆ هەڵبژاردنەکان و لە ئیتاری خۆ ئامادەکردنەکاندا چەکلەوەیە کە ئێمە ژمارەیە کاندیدمان هەیە لێرە لە پرۆسەیەکی ناوخۆی خۆماندا ڕاهێنانیان پێکەین کە بانگەشەی هەڵبژاردن دەستی پێکرد چۆن بانگەشەی هەڵبژاردننی خۆیان ئەنجام بدەن. ڕۆیەکێک لە چالاکیەکانی بزوتنەوەی گۆڕان بۆ هەڵبژاردننی خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە کراوە بۆ ناساندنی کاندیدەکانە بۆ ناساندنی کاندیدەکان بە پەیڕە و پرۆگرامی بزوتنەوەی گۆڕان و پەیڕەوی هەڵبژاردن و پەیڕە و پرۆگرامی پەرلەمانی کوردستانە زیاتر. لێرەوە ڕێنمایی تەواویان ئەکرێت کە لە کاتی بانگەشەکاندا چی بکەن و چۆن بانگەشە بکەن و چۆن شتەکانی کە ئەیانوێ بەکاری بێن و بتوان بانگەشێکی سەرکەوتوو بکەن بۆ خۆشان و بۆ بزوتنەوەکەشیان. بزوتنەوەی گۆڕان کاتێک خۆی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئامادە دەکات لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراقدا کە 12 ئایار بەڕێوەچوو ساختەکاری گەورەی لێکرا. هەوڵەکان ئەمجارە بە ئاڕاستی ئەوەن ڕێگری بکرێت لە ئەنجامدانی ساختەکاری. پلانمان تا ڕشتووە ڕۆژ بە ڕۆژ هەنگاو بە هەنگاو ئامادەکاریەکانەکەین چه ئامادەکاریەکان بۆ بانگەشەی هەڵبژاردن چه ئامادەکان بۆ ئەوەی تا بتوانین ڕێگری بکەین لە ساختەکاریەکان چه ئامادەکاریەکان بۆ ئەوەی کاندیدەکان چۆن بانگەشە و کەمپینی خۆیان بکەن چۆن بتوانین باشترین چاودێر دابین بکەین بۆ سەر سندوقەکان بۆیە هەموو ئامادەکاریەکانمان بۆ ئاراستەیە ڕوا ئێمەوە ئامادەکاریەکەین کە هەڵبژارد نەکرێەوە لە هەر ئەگەرێ لە هەر حاڵەتە کاتێکیشا ئەو کاتش بە دڵنیایی و بزوتنەوەی گۆڕان قسە و مەوقیفی خۆیە بێت. لە ساڵی 2009 بزوتنەوەی گۆڕان بەشداری سەرجەم هەڵبژاردنەکانی کردووە و لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستاندا 24 کورسیە بووە. دەیەوێت بە پشتیوانی هاوڵاتیان و گۆڕانخوازان ئەم جارش بە گوڕوتینەوە بەشداری پرۆسەکە بکات. عەبدوڕەحمان ئەبوبەکر، KNN سلێمانی.